چەند ئەندامێکی جەستەم گرفتی بۆ دروست بووە دڵم و زشکێرم و هەروەها هەناسەدانشم تا ڕادەیەک ماوەی 13 ڕۆژە مامۆستایان و فەرمانبەران مانیان لە خواردن گرتووە بۆ داواکردنی داواکاریەکانیان و جێبەجێکردنی لە ماوەی چەند ڕۆژەدا چەندین مامۆستا و فەرمانبەر لە مانگرتووان دۆخی تەندروستیان تێک چووە و ڕەوانەی نەخۆشخانە کراون کۆتایان مامۆستا دڵشاد بابان بوو کە دوێنێ زۆر دۆخی تەندروستی تێک چوو بوو ڕەوانەی نەخۆشخانە کرا و درەنگانێکی دوێن شەو گەڕێنرایەوە بۆ ناو خێوەتەکە من پێم خۆشە سەر بچمە لای خۆی مامۆستا سڵاوە لێبێ تەندروستی و چۆنە ئەمڕۆ سەرچەم وەڵاهی تەندروستیمان باشە بێ ئینشاڵڵا ئەگەر خراپش بێ من حەز ناکەم بە خراپ دەرکەوم لەبەرەوە ئێمە پەیامێکی گرنگمان هەڵگرتووە پەیامی گرنگش پێویستی بە خۆڕاگری هەیە هەتا خۆڕاگر نەبین ناتوانین ئەو پەیامە گرنگە بە جوانی بگەینە شوێنی خۆی دوێنێ دۆخی تەندروستی و چی بەسەر هاو بۆ ئەوە نەمایتەوە لە نەخۆشخانە وڵای لە ڕاستیە من چەند ئەندامێکی جەستەم گرفتی بۆ دروست بووە دڵم و زشکێرم و هەروەها هەناسەدانشم تا ڕادەیەک ئەمانەوەی کرد کە دکتۆر وتی پێویستە لەژێر چاودێری دکتۆرە بێنەوە تاوەکو درەنگێک پاشان من تقریبا لە مانجی نۆ لە هیچ عملیاتێکی سەرم کردووە ئێرم حوتە قەڵی پێوەیە ئەوش جێگەی سەرنجی دکتۆرەکان بوو ئەشعەیەکیان بگرتم ئەشعەیەکە سەر بوو تا دکتۆری مێش سەیری کرد تقریبا لە ژووری عملیات بوو سعات 11:30 هاتە دەرەوە من شمامەوە تا ئەو کاتار چەند دکتۆر ئاماژگاری کردم کە بمێنمەوە لەوێ لەژێر چاودێری دکتۆرە بەڵام بەڕاستی من دڵم بڕوای نەدا کە هاوڕێکانم لێرە لەبەرم سەرمایە بن و منش لە نەخۆشخانە بم بۆیە گەڕامەوەگینەوەی پێویست بوو لەژێر چاودێری دکتۆرە ئەوەی کە لە هاوڕەکانی شەباسییان گەوتیان چوویدە بەشی چاودێری چڕەوە بەڵێ لەبەرەوەی من تەنها کە لێرەش ڕۆشتم تەنها ئەوەندە ئاگام لە خۆم بوو ئەم بینی دەریانی هێزی قسەکردنیشم نەماوە ئەو وای کردبوو کە بەتەواتی دکتۆرەکان سەرنجیان سەر تەنانەت ئەو دکتۆرانێکیان زۆربیان سەرنجیان لەسەر منە لەبەرەوەی پێم وایە بێت یەکێک لەو کەسانی کە زۆر خراپە لە ڕووی تەندروستی و باری تەندروستیەکەی منم لە ناو خێمەکە کاریگەری لەسەر دروست کردو هێشتا سووری لەسەر داواکە و سووری لەسەر داواکە و من وەک پێم وتیت ئێستش لەوە ئەچێ حاڵم زۆر باش نەبێت بەڵام خۆم بە خراپشان نایم لەبەرەوەی وەکوتم خۆڕاگر بم هەتا دوا هەناسێت سپاس بۆ تۆ بە هیوای تەندروستیەکی باش بەڵێ دوێنێ هەرێکە لە مامۆستا سروش هاواری مامۆستا دڵشاد بابان و پاکیزە حەمامین ڕەوانەی نەخۆشخانە کران بەهۆی تێکچوونی باری تەندروستیانەوە بەڵام مامۆستا دڵشاد بابانی شەبوو لەوانی کە زۆر دۆخی تەندروستی خراببوو بۆ ئێستا کە خۆشی باسی کرد ئێستاش باش نییە بەڵام ناوێ بەو شێوازە خۆی پیشان بات تاوەکو ورەی ئەوانی تر نەڕوخێنێ.